گەرم و گەشتی سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. لەم بەرنمەیەشدا هەروەک بەرنمەکانی ڕابردوو کۆمەڵێک بابەتی جۆراوجۆر پێشکەش دەکەین و تا جێگایی کە مەجال هەبێت وەڵامی پرسیارەکانی بینەران دەدەینەوە. بەڵێ عزیزان لەلای منیشەوە سڵاوتان لەبێت، هیوادارین کە لە هەر کوێیەک هەن ساغ و سڵابەت بن و مەجالیەوەتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنمەیەش لەگەڵمان بن. بنیە بەسەرما بەسەر کراسی بەرەما پێیا بنیە بەسەرما بەسەر کراسی بەرەما لە نەخشی ئێوە زیاتر نیالانێ و جێگارما لە نەخشی ئێوە زیاتر نیالانێ و جێگارما شێر و کۆڕم کەیا بنیە سەر گۆڕم ئێستا بێ شێر و کۆڕم لەم گۆڕە تاریکەوە چاولا ئێوانۆڕم لەم گۆڕە تاریکەوە چاولا ئێوانۆڕم پێیا بنیە بەسەرما بەسەر کراسی بەرێما لە نەخشی ئێوە زیاتر نیالانێ و جێگارما لە نەخشی ئێوە زیاتر نیالانێ و جێگارما کاتێنەش ئابوونامو ئەخۆ سۆزی میلانی کفن بکان بە بەرما بەسەر کراسی بارما لە نەخشی ئێوە زیاتر نیالانێ و جێگارما لە نەخشی ئێوە زیاتر نیالانێ و جێگارما
وابەست و گۆرانی سەڕێژی کە نەزانی کفن بکەن بە بەرما بەسەر کراسی بارما لە نەخشی ئێوە زیاتر نییە لە نێو جێگارما لە نەخشی ئێوە زیاتر نییە لە نێو جێگارما. بینەرانی ئازیز هەروەک ئاگادارن هاوڕێ نەعیم گەروسی نژاد یەکێک لە کۆنترین پێشمەرگەکانی کۆمەڵە و کادری بەرجەستەی حزبی کۆمۆنیستی ئێران پاش ماوەیەک بربەرەکانەیە لەگەڵ نەخۆشی شێرپەنجە ڕۆژی 30 مانگی ژوئنی ساڵی 2021 کاتژمێر 9:55 دقەی شەو ماڵەوایی لە ژیان کرد و هەمومانی خستە ناو خەم و پەژارێکی قوڵەوە. ڕۆژی جومعە 31 پوشبەر لە ڕێوڕسمێکی شکۆداردا و لە ناو ئاپۆڕەی هاوڕیان و دۆستانی ژەکەری هاوڕێ نەعیم لە شاری کاسێڵ لە وڵاتی ئاڵمان ئەسپەردەی خاکرا. لە سەرەتادا چەند بەشێک لەو ڕێڕسمەتان بۆ بڵاو دەکەینەوە، تکایە بینەری بن.
شادی گەشتین ئێوە هەرگیز نامرێن هەرگیزاری شادی گەشتین ئێوە هەرگیز نامرێن نامرێ ئاگر هەواڵان ئێوە کەڵبەی ئاگرێن نامرێ ئاگر هەواڵان ئێوە کەڵبەی ئاگرێن تۆ بەهێزی نامری مردن لە ئاستا کۆیلەیە تۆ بەهێزی نامری مردن لە ئاستا کۆیلەیە چونکە گیانی تۆ دروشمە بانگەوازە ڕێگەیە چونکە گیانی تۆ دروشمە بانگەوازە ڕێگەیە هەرگیداری شادی گەشتین ئێوە هەرگیز نامرێن نامرێ ئاگر هەواڵان ئێوە کەڵپەی ئاگرێن تۆ قوتابخانەی قوتابی بیری تازەی سەنگەری تۆ قوتابخانەی قوتابی بیری تازەی سەنگەری وەک هەرێن بۆ شۆڕشینێ مەشغەڵی داهێنەری وەک هەوێن بۆ شۆڕشینێ مەشغەڵی داهێنەری هەرگیداری شادی گەشتین ئێوە هەرگیز نامرێن نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرێن تۆ چریکای ئەو گزینگای بۆ هەتاوی خۆری سوور تۆ چریکای ئەو گزینگای بۆ هەتاوی خۆری سوور زایڵان باستی ڕووخان دژ بە ئافسانەی سنوور زایڵان باستیلی ڕووخان دژ بە ئافسانەی سنوور هەرگیداری شادی گەشتین ئێوە هەرگیز نامرێن نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرێن نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرێن هاوڕێ نەعیم خەباتکارێکی شێلگیر و کۆمونیست بوو کە هەڵسوڕانی سیاسی خۆی لە دەورانی مێرمنداڵیەوە دژ بە ڕژیمی شا دەست پێ کرد و چالاکانە لە ئاخێزی جەماوەری دژی ئەم دەسەڵاتە بەشداری کرد. هاوڕێ نەعیم هەر لە سەرەتای سەرکەوتنی شۆڕشی ساڵی 1357ەوە چالاکیەکانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و تا دوا ساتەکانی ژیانی لەناو ئەو تەشکیلاتەدا خەباتی لە دژی کۆماری ئیسلامی و نظامی سەرمایهداری درێژە پێدا. هاوڕێ نەعیم بەهۆی شێلگیربوون و دڵسۆزی لە ئەرکەکانی خەباتی شۆڕشگێڕانەدا لە نێوان هاوڕێیانی و تەواوی ئەو کەسانەی کە لە نزیکەوە دایانناسی کەسایەتیەکی بەرجەستە باوەڕ پێکرا و جێگەی متمانە و خۆشەویست بوو. بێگومان لە دەستانی ئەو هاوڕێیە ئەو کادرە بە ئەزمونەی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران
کارەساتێکی گەورەیە بۆ حیزبی ئێمە و نەبوونی لەناو کۆڕی هاوسەنگەرانیدا داخێکی گرانە. ئێمە بە درێژەدان بە ڕێگا و بە ئامانجی شۆڕشگێڕانەی کە بەدیهاتنی دنیایەکی بەدوور لە ستەم و نایەکسانیە ڕێز لە یادی ئازیزی دەگرین. هەر لەو ڕێگەیەوە هاودەردی خۆمان لەگەڵ بنەماڵەی هاوڕێی خۆشەویست نەئیندەر دەبڕین و خۆمان با شەریکی خەمیان دەزان. سویەکی پوشپەڕی ئەم هەفتەیە ساڵڕۆژی کۆچی مێژوویی خەڵکی شاری مەریوان بوو. لە ساعتەکانی ئاخری شەوی سی پوشپەڕەوە دانیشتوانی شاری مەریوان دەستیان کرد بە چۆڵکردنی شار و ئەم حرەکەتە شۆڕشگێڕانەیە تواوی ڕۆژی سویەکی پوشپەڕیش درێژەی پێدا کرد. کۆچی خەڵکی مەریوان حرەکەت و تاکتیکیەکی شۆڕشگێڕانە بوو لە بەرامبەر سیاسەتی سەرکوتگەرانە و شەڕەنگیزانەی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامیدا. ئەم حرەکەتە کە بە ئیبتکار و ڕێنوێنی هاوڕێیانی کۆمەڵە و بەتایبەتی هاوڕێفوادی مستەفا سوڵتانی شکلی گرت بوو بە یەکێک لە پێناسە هەرە گرنگەکانی شێوازی خەباتی جەماوەری لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستاندا و لە ماوەیەکی کووردا سمپاتی و هاودڵیەکی بەرینی لە نێو خەڵکی ئازادیخوازی کوردستان و تەنانەت لە دەرەوەی کوردستانیش بەدەستێنا. ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامی بە دوای هاتنە سەرکار و پاش وەڕێخستنی شەڕی نەورۆزی خوێناوی لە سنا بەردەوام لە بیانووی دەستپێکردنی شەڕێکی هەمەلایانە و هێرش بۆ سەر کوردستان بوو. بە دوای ڕاپەڕینی ساڵی 57 و هاتنە ئارایی شێوەیەک لە دەسەڵاتی خەڵکی لە کوردستان هەلومەرجێکی تا ڕادەیەکی زۆر دموکراتیک لەم ناوچەیەدا دامەزرا بوو. کۆمەڵانی خەڵک و ئۆرگانە هەڵبژێراوەکانیان وەک شورای شارەکان، شورای معلمان، شورای ئەسناف و بازاڕیان، شورای کارمەندان، ڕێکخراوە جۆراجۆرەکانی کرێکاران، ژنان، لاوان و گەلێک ئۆرگان و دامەزراوەی دموکراتیکی دیکە کاری ئیدارە و بەڕێوەبردننی شار و ئاوایەکانی کوردستانیان بەدەستەوە گرت بوو. ئازادی بەیان، ئازادی دەربڕینی بیر و باوەڕ، ئازادی کۆبوونەوە، ئازادی پێکهێنانی ڕێکخرا و تەشەکل و گەلێک شتی دیکە لەو بابەتە بنەما و پایەکانی ئەو هەلومەرجە دموکراتیە بوون کە لە کوردستان هاتبووە ئاراوە. بە کورتی کۆمەلگای کوردستان خەریکی تاقیکردنەوە و ئەزمونێکی بە نرخی دموکراسی بوو کە لەسەر باقی شوێنەکانی ئێرانیش دەتوانێت ڕنگدانەوەی هەبێت. هەر ئەو سەردەما شارەکانی کوردستان ببوونە جێ ژوانی هەزاران ئینسانی شۆڕشگێڕ و تینووی ئازادی لە سەراسەری ئێران. کۆمەڵ لە کچان و کوڕانی شۆڕشگەر لە باقی شوێنەکانی ئێرانەوە دەهاتنە کوردستان و ئەو ئەزمونە بە نرخەیان تاقی دەکردەوە. دیار بوو تەحملی ئەو وەزعە لە کوردستان بۆ ڕژیمێکە بنەماکانی لەسەر دیکتاتۆری سەرکوت و دژایەتی ڕوون لەگەڵ هەر چەشنە ئازادیەک دامەزرا بۆ ئاسان نەبوو. بۆیە هەروەک ئاماژەی پێکرا لە هەوڵی ئەوەدا بوو کە بیانوێک بەدەست بهێنێت و هێرشێکی بەرین بۆ سەر دوائین سەنگەرەکانی ئازادی و ئینقلاب دەست پێ بکات. لەوەها هەلومەرجێکدا بوو کە دەوڵەت بوونی خەڵکی چەکداری لە نێو شاری مەریوان کرد بۆ بیانوو و ماوەیەک بوو پەیتا بە هێنانی هێزی تایبەت و چەک و چۆڵی زۆر و زەبەن دەستی کردبووە تیارکردن و ئامادەکردنی پادگانی مەریوان بۆ هێرشکردنە سەر ئەو شارە. فەرماندەی پادگان بەردەوام هەڕەشەی دەکرد. سەرنجام لە یەکێک لە دانیشتنەکانی نوێنەرانی خەڵک لەگەڵ پادگان کاتێک نوێنەرانی دەوڵەت ملیان بە پێشنیارەکانی نوێنەرانی خەڵک نەدا، دەستەی نوێنەرایەتی خەڵک لەو وتوێژانەدا بڕیاریاندا کە بۆ پوچەڵکردنەوەی پیلانی ڕژیم و پێشگرتن بە کوشتاری خەڵک شار چۆڵ بکەن. ئەم بڕیارە دەست بەجێ بە ئاگاداری خەڵکی شارگەیشت و شوێنێک لە 12 کیلومتری شار و لە نزیک ئاوایی کانی میران بۆ نیشتەجێبوونی خەڵک دیاری کرا.
خەڵکی شار یەک پارچە ئەم بڕیاریان بەڕێوە بردو و شار بە تەواوی بەرەو شوێنی دیاریکرا و کۆچی کرد. کاربەدەستان و بەکرێگیراوانی ڕژیم هەوڵێکی زۆریاندا کە دوودڵی و ڕاڕایی لە نێو خەڵکدا پێکبێنن و لە بەڕێوەبردننی ئەم بڕیارە پاشگەزیان بکەنەوە. بەڵام کۆمەڵانی خەڵک بە پشتیوانی کردن لە نێونەراریان یەکدڵ و یەکدەنگ هاتنە مەیدان و شاریان بە تەواوی چۆڵ کرد. لە ماوەیەکی کووردا هەواڵی ئەو ئێعترازە جەماوەریە لە شار و دێهاتەکانی کوردستان دەنگیدایەوە. ئاواییەکانی دەوروبەری مەریوان دەست بەجێ دەستیاندایە ناردنی نان و پێخۆر و یارمەتی جۆراوجۆر بەرەو ئوردوگای کۆچبەرانی مەریوان. زۆری نەخەیاند کە شەپۆلی پشتیوانی کردن و یارمەتی گەیاندن بە خەڵکی تێکۆشەری مەریوان باقی شار و گوندەکانی کوردستانیشی گرتەوە. گەورەترین حرەکەتی پشتیوانی لە کۆچی خەڵکی مەریوان ڕێپێوانی هەزاران کەس لە ئازادی خوازان و تێکۆشەرانی ژن و پیاوی شاری سنە و سەقز و بانە بوو کە بۆ دەربڕینی ڕق و تووڕەی خۆیان لە سیاسەتە دژی خەڵکیەکانی ڕژیمی ئیسلامی و بۆ نیشاندانی یەکدڵی و هاوپشتی خەباتکارانیان لە خەڵکی مەریوان بە پیادە مەودای 180 کیلومتری نێوان سنە و مەریوان و سەقز مەریوانیان لە دوو ڕێپێوانی جیاوازدا بڕی و خۆیان گەیاندە ئەو شارە. کۆچی بە کۆمەڵی خەڵکی مەریوان و دواتریش ڕێپەوانی شکۆداری خەڵکی سنە و سەقز و باقی شارەکان بەرەو مەریوان بووە هۆی دەنگدانەوەی ئەو حرەکەتە شۆڕشگەرانەیە هەم لە ئاستی ئێران و هەم لە ئاستی نێونەتەوەیشدا. ئەو بزوتنەوەی جگە لە پوچەڵکردنەوەی پیلانی ڕژیم لەو سەردەمەدا واوە دواخستنی هێرش و پەلاماری جمهوری ئیسلامی ئێران بۆ سەر کوردستان گەلێک دەرس و ئەزمموی بە نرخیشی لە فیداکاری یەکگرتووی و هاوخەباتی لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا پێکێنا. ژیانی ڕۆژانەی ئوردوگا هاودڵی و بڕوا و متمانەی خەڵک بە یەکتر هەوڵ و تەقەلای بێوچانی خەڵک و بەڕێوەبەرانی ئوردوگا بۆ هەرچی باشتر بەڕێوەبردننی کاروبارەکان و چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکان نەزم و دیسیپلینی نێو ئوردوگا دابشکردنی پێداویستیەکانی ژیانی ڕۆژانە کۆنتترۆل و پارێزگاری لە ئەمنیەتی خەڵک ئەمانە هەمووی تێکەڵ لەگەڵ کۆڕ و کۆمەڵی بەحسی سیاسی و کۆڕی شعر و ئاواز و سرود و هاوکات ڕیزی یەکگرتووە لێبراوی هەزاران کەسی دوو ڕێپەوانەکەی سنە و سەقز کە بە پیادە و بە خوێندنی شعر و سرودی شێڕشگەرانە و لەو پەڕی نەزم و دیسیپلیندا مەودای 180 کیلومتری نێوان سنە مەریوان و سەقز مەریوانیان بڕی و خوێنێکی تازەیان ڕژاندە دەمارەکانی ئەو بزوتنەوە جەماوەریە شانوەیەکی لە هاوپشتی و هاوخەباتی خوڵقان بوو کە بێگومان لە مێژووی بزوتنەوەی شۆڕشگەرانی خەڵکی کوردستاندا دەمێنێتەوە. لە ماوەی ئەو کۆچەدا کە تا سێنزدەی گەلاوێژی خەیاند ئەو حرەکەتە بوو بە بزوتنەوەیەکی جەماوەری و بوو بە بەشێک لە مێژووی بزوتنەوەی شۆڕشگەرانەی خەڵک لە کوردستان. هاوڕێ ئازیزمان ئازاد لە هەورامانەوە راپۆرتێکی سەبارەت بە ساڵیادی بۆمبارانی شیمیایی چەند ئاوایەکی ناوچەی هەورامان لەلایەن ڕژیمی باسەوە بۆ نردوین کە بە سپاسەوە لەو ئازیزە دەقی راپۆرتەکەیتان بۆ بڵاو دەکەینەوە. هاوڕێ ئازاد نووسیەتی چەند ڕۆژ دوای ڕاگەیاندنی ئاگربەز لە شەڕی ئێران و عێراق و
قبوڵی بڕیارنامەی 598 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان بەربەیانی ڕۆژی 31 مانگی پوشبەڕی ساڵی 67 خەڵکی ئاوایی زەردە سەر بە شارستانی داڵەهۆ کە پەیڕەوی ئاینی یارسانن بۆ بەڕێوەبردننی ڕێوڕسمی ئاینی خۆیان لە شوێنێکی زیارەتی کۆبووبنەوە. لە ناوکاو چەند تیارەی بۆمبهاوێژی سوپای عێراق لە ئاسمانی ئەو ئاواییە دەرکەوتن. هەڵبەت حوزوری تیارەکانی ئێران و عێراق لە سەردەمی شەڕی 8 ساڵەدا تا ئەو کات ڕووداوێکی ئاسایی بوو و خەڵک کەم و زۆر عادەتیان پێکرد بوو. بەرامبەر بەم جارەیان داستان جیاواز بوو. تیارەکان 4 بۆمبی شیمیایی بەریاندایە و خوارەوە. سیر ئەوە بوو کە لە جیاتی بیستنی دەنگی تەقینەوە دووکەڵێکی ڕەنگاوڕەنگ هەموو شوێنێکی گرتەبەر و بۆگەنێک هەموو شوێنێکی تاگرت. یەکێک لە بۆمبەکان لە نزیک جەماوەرەکە کەوتە خوارەوە و ئامادەبووان یەک لە دوایە کەوتنە سەر عەرز و ژمارەیەکیش بۆ دەربازکردنی خۆیان بە سەرچاوەی ئاوی غسڵان دەدا و بۆ ئەوەی لە کاریگەری گازی شیمیایی ڕزگاریان بێت. بێخەبەر لەوەی کە یەکێک لە بۆمبەکان پێشتر کەوتووەتە ناو ئاوەکە و ئاوەکەی ژاراوی کردووە. هەموو ئەوانش کە پەنایان بۆ ئاوی غسڵان برد بوو هەر لەوێ گیانیان بەخ کرد. لە جریانی ئەم هێرشە دژە ئینسانیەدا 275 کەس لە 1700 کەس دانیشتوانی ئاوایی زەردە دەست بەجێ گیانیان بەخ کرد و 1146 کەسیش تووشی ئاسەواری گازی شیمیایی بوون کە هەموو تەمەنیان بەدەستیەوە دەناڵێنن. دەوڵەتی عێراق لە هەمان ڕۆژدا هاوکات لەگەڵ ئاوایی زەردە ئاوایەکانی نەساردیرەی سۆلفا و شاهماردیرە سەر بە شارستانی گیلانغەرب، شێخزلە سەر بە شارستانی سەلاسی باوەجانی، دوودان سەر بە شارستانی پاوە و ئاوایی باوەجانی سەر بە شارستانی داڵۆهۆی هەر بەم شێوەیە بۆمبارانی شیمیایی کردبوو. بە جۆرێکە هەر بە تەنها لە ئاوایی نەساردیرە زیاتر لە 600 کەس مناڵ و پیر و لاو تووشی ئازاری دائمی هەڵمژینی گازی خەردەڵ بوون. بەم جۆرە دڵتەزینترین دیمەنەکانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق هاتە سەر شانۆ. بەهۆی ئەوە کە ئەم بۆمبارانە هاوکات بوو لەگەڵ عملیاتی ناسراو بە فروغی جاویدانی سازمانی مجاهدین و سوشای عێراق هەوڵی دەدا ڕێگا بۆ پێشڕەوی هێزەکانی مجاهدین خۆشکات، خەڵکی ناوچەکە تەنانەت ئیمکانی ئەوەیان نەبوو بریندارەکانیان بگەنە بیمارستان. هەر بۆیە بریندارەکانی ئاوایی زەردە بۆ ماوەی 2 ڕۆژ لە پاڵ ئیمامزادە لە قەراغ سەرچاوەکە مانەوە و بە ئەشکەنجەوە گیانیان بەخ کرد. لەناو ئەوانەدا 5 منداڵی ژێر 10 ساڵ و 14 لاوی ژێر 30 ساڵ بوون. باقی خەڵکی ئاوایی زەردە لە ساڵانی دواتریشدا ئەنواعی سەرەتانی ڕیە و مەعدە و خوێن و پێست بوون و ژمارەیەکیش بینایی خۆیانیان لەدەستدا. 150 کەس تووشی سەرەتان بوون، 150 منداڵ لەبار چوون، 15 منداڵ تووشی فەلەجی مناڵان بوون. بەم هەموو ئازارەوە ئاوایی زەردە فراموش کراو نەناسراو مایەوە. 33 ساڵ لەو جنایەتە تێپەڕ دەبێ. نەفرەت لەو کەسانی کە ئەو جنایەتیان خوڵقاند، نەفرەت لەو ڕژیمی کۆماری ئیسلامی کە هەرگیز ئاوڕێکی لە خەڵکی دەردمەندی ئەو ناوچەیە نەدایەوە. بینێرێکی ئازیزی بەرنامەکەمان بە نازناوی ئارمان راپۆرتێکی سەبارەت بە وەزعی بێئاوی لە دێهاتەکانی ناوچەی کرماشان لەگەڵ چەند وێنەیەک لە ژیانی هەژارانەی بنەماڵەکان بۆ ناردوین. ئارمان نووسویەتی 145 ئاوایی لە ئوستانی کرماشان بە تانکێر ئاویان پێدەگات.
لە مانگی گەلاوێژدا ژمارەیان دەگاتە 250 ئاوایی. سەرانەی ئاوێک کە لە نەزەر گیراوە 150 لیتر بۆ هەر بنەماڵەیەکدا 24 کاتژمێردایە. ئاواییەکانی دوورە دەست هەفتەی جارێک ئاویان بۆ دابین دەکرێت. شرکەتی ئاوەڕۆ تەنیا بە یەک تانکێر بۆ مەبەستە هەیە و 20 تانکێڕیشی بە ئیجارە گرتووە. یەکێک لە بێبەشترین ناوچەکانی کرماشان فیروز ئابادە کە تەنانەت زۆربەی ئاواییەکانی جادەی ئاسفالتیان نییە و لەژێر پوششی شرکەتی ئاوەڕۆژدانی. هاوڕێک کە ئەو راپۆرتەی نردووە باس لە خانەوادەیەکی 6 کەسی لە بوومەلەرزە لێدراوەکانی سەرپۆلی زەهاو دەکات کە تەنانەت سەرپەنایەکیشیان نییە و چەند وێنەیەکی لە ژیانی ئەو دەماڵەیە بۆ نردوین کە دڵی هەر دەردمەندێک دەخاتە لەرزی. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کاک عەبدوڵڵا محەممەد ڕەش ناسراو بە مام عەبدوڵڵا باوکی هاوڕێیەکیان بە کردو جافەر محەممەد ڕەش ناسر بە جافەر ئاجیکەن ڕۆژی جومعە یەکی مانگی گەلاوێژ ماڵاوایی لە ژیان کرد. کاک عەبدوڵڵا کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و زەحمەتکێش و جێگەی متمانەی خەڵک و ناوچەکە بوو. کاک عەبدوڵڵا خەڵکی ئاوایی ئاجیکەن سەر بە ناوچەی بۆکان بوو. بەهۆی هێرشی 28 گەلاوێژی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان ناچار بوو ئەوێ بەجێ بێڵێ و بەرەو شاری مەهاباد بچن و لەوێ نیشتەجێ بن. زۆر بەداخەوە ڕۆژی جومعە یەکی مانگی گەلاوێژ بۆ هەمیشە دڵە گەورەکەی کاک محەممەد لە لێدان کەوت و ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بمبۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی لە بنەماڵەی کاک عەبدوڵڵا و دۆستان و ئاشنایانی دەکەین. بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پێم وەڕاو بۆچوونەکانتان باس بکەن. تا بە یەک گەشتێکی دیکە ماڵەوە.